لە کەرکووک دەرگای وەرگرتن بۆ دەرچوانی 12 ئامادەیەکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە. لێرە پەیمانگای ڕاهێنانی نێوتی کەرکووکە ساڵانە دەرگای وەرگرتن بۆ ئەم پەیمانگایە لە سەرەتای مانگی دەدا دەکرێتەوە. بەنسبەتی سیاسەتی وەرگردنی ئێمە لە عێراق با بڵێن 5 پەیمانگای ڕاهێنەوتمان هەیە. هەر پەیمانگایەکی با بڵێن دابەشکە تەخسیس کرا بۆ مجموعەیەکی پارێزگارەکان محافظاتی عێراق با بڵێن. بەنسبەتی محافظەی با بڵێن پارێزگای کەرکووک پەیمانگای ڕاهێنەوت کەرکووک بۆ کەرکووک دانراوە لەگەڵ هەر 4 پارێزگای هەرێمی کوردستان. دوایەوەکە ئەوان دێن دەبانێت هیچ شروطی قبولمان نییە بڵێن با بڵێن تعجیزیە کە وەرە ناگیرێ مجرد خەریجی با بڵێن خەریجی علمی با بڵێن زانستەکان پۆلی 12 هەرێم و خۆن لای خۆمانی 6 ئەعدادیمان هەیە مجرد 75 بەسە بتوانێت داخل منافەسە بێ دەبان وەرگردنی بە گوێرەی نمرەکانە بێ. دوایەوەکە وەرەگیرن ئەو قوتابیانی کە دانیشتی خەڵکی کەرکووکن تەبان بۆ ئاگادار بنەمشتا ماگانە 100,000 مەصرف جێبیانە دەینێ. ئەوانشی کە خارج حدودی کەرکووکن ئایا پارێزگان هەرمی کوردستان بێ ئایا خارج حدودی ئیداری کەرکووک بێ ماگانە جگە لەو 150,000 دیکەیان نێدێنێ یعنی کەواتە کۆی گشتێکا 250,000 ماگانە. قوتابیانی دەچوونی ئێمە 6 مانگ بۆ 8 مانگ چاوەڕێکا دوایەک سەر تەعینە بێ. مەرجی وەرگرتن لە پەیمانگای ڕاهێنانی نێوتی کەرکووک دەرچوو دەبێ بەشی زانستی تەواو کرد بێ و نمرەکەی لە 175 کەمتر نەبێت. Biz Ma'had Nefet Çerçüç tələbələrimiz təqdim edər baba elektroniyadan. لە پەیمانگای ڕاهێنانی نەوتی کەرکووک دەستمان کردووە بۆ وەرگرتنی خوێندکاران بۆ ساڵی نوێ خوێندن. وەرگرتنەکە بە دوو شێوازە. یەکەمیان لە ڕێگەی پەیجی پەیمانگاوە فۆڕم دەکرێتەوە. ڕێگەی دووەمیشیان لە ڕێگەی پردکردنەوەی فۆرمی تایبەتەوەیە کە لە پەیمانگا وەردەگیرێت. ماوەی 2 هەفتەمان داناوە بۆ وەرگرتنی ئەو خوێندکارانەی دەرچووی بەشە زانستیەکانن لە ئامادەیەکان. نمرەی دیاریکراویش بۆ ئەم ساڵ 75%دایە. جگە لە دەرچوانی کەرکووک دەرچوانی 4 پارێزگاکەی هەرێمیش مافی وەرگرتنیان هەیە بە بێ جیاوازی. پەیمانگای ڕاهێنانی نێوتی کەرکووک یەکێکە لە 5 پەیمانگاکەی وەزارەتی نەوتی عێراق کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەم پەیمانگایە 17 خولی خوێندکەرانی تێپەڕاندووە و تایبەتمەندی پەیمانگاکەش لەوەدایە دەرچۆکانی ئەم پەیمانگایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە 4 کۆمپانیاکەی نەوتی باکووردا دەمەزرێن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.